هەموو چوارشەمەیەک وەکو نەریتێک ئەم بۆ نوێژانە سازەکەین تەنها لە پێناوی خزمەتی ئەم شارە خزمەتی پایتەختی ڕۆشنبیری لەبەرەوەی کە هونەریش بمێنێ بەشاری و هەموو خێرانێکی هەیە. پێشتر لە پانتاییکی بچووکە جار هەبوو لە چاخانەی شەعب لە مۆزەخانەیەکی تووری و تێفەراح لە کافتەرێکە تووری زەردەش ماوەی 3 ساڵە خۆشبەختانە ئەم برادرە دەسۆزەم شوێنە گەورەی خستۆتە خزمەتی هونەرمەندانەوە بۆی کە شەکانمان لێرە پەرە پێ بدەین. ئەمڕۆ دیارە لە ناو بۆنە و ئەم چالاشێمانە کە هەیە ڕێزێنان بۆ کەسایەتێکی ماندوو خەمخۆری هونەر و هونەرمەندان کە ئەرشیفێکی هونەری پاراستە بوو کە ئەگەر ئەو نەبووە ڕەنگە ئەرشیفی ڤیدیۆیی زۆرێک لە هونەرمەندانی بۆ ئەحمەد شەماڵ و بلەی سەعاکەڕ و زۆر هونەرمەندی ترمان نەبووە ئێستا. ئەویش کۆچکردوو کەسایەتی دیاری ئەم شارە قادر ڕەشیدە لە ناوەڕاستی مەراسیمەکە دیارە ڕێزێنانی بۆ ئەو پیاوە ماندوواکەی بۆ خانەوادەکەی دیارەکە خۆی ژیانیمەوە ئەو خانەوادە شێرماندوو بوون پێوەی لەبەرەوەی لە ماڵەکەی خۆیان ئەو هەموو گۆرانی ئەو هەموو ئەرشیفەتەوە وارکراوە. ئێمە زۆر کەسی ترێ ڕێزمان لێ نابوون بەڕەحمەت بێ کا غەریبی تەنەکەچی کە لە ژیانە بۆ ڕێزێنانم بۆ کرد کا کەمالی حاج سەعید کۆمەڵی کەسن لەم شارەیەکە ئەگەر ئەوان نەبوونێ ڕەنگە ئێستا ئەرشیفمان نەبووە ئەرشیفێکە نەوێ ئەرشیفی هونەرە ئەرشیفی گۆرانی مۆسیقایە. خۆشبەختانە ئەمڕۆژ دوو دەنگی زۆر میلی زۆر فۆلکلۆری هی ناو قوڵایی لادێ و گوند و شاخ و چیا و دەشتایەکانی کوردستان کاک هێرشکانی حەیرانی و کاک ڕێبەر مەسئولی بە یاوەری ئامێری باڵەبان و زەڕب و شمشاڵی کوردەواری حەزەکەین ئەم هونەرە میلیە زیاتر گەشە بکات بگەڕێتەوە سەر ڕەسەنایەتی خۆی لەگەڵ ڕێزمە هونەرێکی تر پێیا بۆ کە شارەبەند و ئەوەیە هیوادارمەوە بە هونەری میلی حساب نەکرێت لەسەر هونەری مەندی میلیش حساب نەکرێت چونکە هونەری میلی ئەمە ڕەسەنەکەیەتی گوێبیست تێبینە بڕۆ یەکگومان بە هاوکاری کاگەی و کاک جانڕێی باڵەبان کاگادانی زەڕب و کاک بەختیار بە شمشاڵ و کاک جوتیاریش کە بە هەمان شێوە ئامێری شمشاڵ هەموو کەسانی کە هێنم شوێنانە لەگەڵ ئێمەیە بەخۆ بەخش جارێکی دووپاتێکەمەوە سوپاسیانەکەم هەموو هونەرمەندانی ئێستا لەگەڵ ئێمە لە چالەژیەکانی ئێمە بەشدار بوون خۆبەخشانە بەشدار بوون. شەوی هەڵداش هەمومان لێرەین دیارە لە 8:30 تا بۆ بەرەبەیان لێرە چەندین چالێکی جۆراوجۆر دام لەناو حەوشەکە و لێرەش ئەنجامە دەبێت بۆ ئاگاداریتان. ئێستا گوێبیستی دەنگە زوڵاڵەکەی کاک هێرشکانی حەیرانی و کاک ڕێبەرە بین یەکەم گۆرانیتان پێشکەشەکەم با فەرموویە.
جویستی گۆرانی میلی ڕەسەن بن زۆر جادوپاتێکەمەوە بۆی بزان هونەری ڕەسەن لەکوێیە کاکە ڕێبەر مەسووی گۆرانیی میلیتان بۆڵی بە دووپۆڵی دیارە هەردووچیان لەگەڵ کاپێرشە
خۆشەویستان زۆر دەمێک بوو بە دوای خامی و گۆرانیانەیەگەڕێن ئەمە خامەکەیەتی مامە کوردۆ و هونەرمەندێکی دێرین لەوانەیە لێم تێبگا برادرانی تریش ئەمە خامەکەیەتی چۆن هەوێنەگەێنی کە دوایی ئەو بەرهەمانی لە دەرەچێت بەڕاستی هەندێک گۆرانی هەیە سەر شێوێنراوە گراوە بە ڕاپ و پاپ و جاز و نازانم پۆشتانە لەگەڵ ڕێزمە خۆی ئەمە خامە ئەسڵەکانێتی هیوادارم بایەغ بینەوە بەو هونەرە ڕەسەنە
هیوادارین سلێمانی هەر ئەو پڕبێ لە گۆرانی و مۆسیقا هەموو کاتێک دوور لە تومودێژی ژیان بگەڕێتەوە بۆ دۆخی ئاسایی، ژیان پڕبێ لە خۆشی و شادی. ئەوە ئێستا هاتن ویستم بە خێراتنیان بکەم و پێشیان بڵێم شەوی هێڵدا 21 لەسەر 22 ساعات 8:30 لێرە دەست پێکەین لە گارە لە حەوشەکەش خواردن پێشکەشکردن و چەندین چالاکی جۆراوجۆر هەیە، شێعر خوێندنەوە، مۆسیقا و گۆرانی هەتا بەرەبەیان.